بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان لە ئەڵقەی 42 لە بەرنامەی ڕۆشنایی دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیر زانە و بیرمەنداین. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. خزمەت لێمەوە سوپاست دەکەم مامۆستا محەممەد، تۆش خۆت و هاوکاران بەخێر بێن. مامۆستا ژیان لە تایبەتمەندی گشتەکانی ڕێبازی جەماوەری موسڵمانان دیارە بابەتێکمانەیە ئەویش بنەمای زانیاری دەربارەی ئاین و شارەزایی بەژین. دیارە لەوێدا لە ناونیشانی کتێبەکەش باس کردووە کە یەکی دیکە لەو بنەمایەنەی کە ڕێبازی زۆربەی هەرە زۆری مسلمانانی لەسەر هەیە و هەمیشە دراوشاوە بووە زانیاری دەربارەی ئاین و شارەزایی بەژین بووە. سەرەتا دەمەوێ بزانم وشەی ئاین لە ڕوانگەی قورئانەوە بە مانای چی دێ، اینجا دەسمەنێ و وردەکاریەکە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى لقاء الله. وشي الدين إلى قرآن ذاك بكار هاتوا بسن واتاك هاتوا بوينا بمعنى سزا وباداشت هاتوا مالكي يوم الدين، هروا بمعنى سيستم نظام حكم هاتوا ما كان ليأخذ أخاه في دين الملك، هروها قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون دعي لكم دينكم ولي دين، يعني كافرج دين يعني هو السيستم حكم راني و برنامج كبيه بري ودشن هروها الدين بمعنى ملكتي هاتوا وقاتلهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله. دين بمعنى ملكتي مو بوخواد به هروها أو تشوار هروها الدين بمعنى برنامج حقي خواش هاتوا ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا، يعني فأقم وجهك للدين القيم، يعني دين الحق، يعني برنامج خواك كوتا برنامج خواك نردويتي ببيغمبري خاتم دا محمد صلى الله عليه وسلم جاء امو شيء الدين كبكار دينين اگر بو اسلام بي بمعنى بينجميتي واتد او دين حقيقي خوا نردويتي جاري واشي وشي الدين بكار دي بمعنى قشتيكيتي واتب ربازي جيان برنامج جيان لكم دينكم ولي دين اما لي رضا بمعنى قشتيكيتي ديني خوم برنامج خوم بو خوم برنامج خوتان بو خوتان ما كان ليأخذ أخاه في دين الملك أما لباري يوسف عليه الصلاة والسلام هاتوا بوينبو برايكي قلداتوا بفي دين ملك واتا بفي برنامج باتشاي مصر بوينبو برايكي لا أخوي قلداتوا لبرانبر أو ذاك دزي روالتي لأعشى كرابوا باراش بيوكا كيلك لباري أو دا دوزراوتوا بويا يوسف عليه الصلاة والسلام بيقولن ما كان جزاؤه فما كان جزاؤه إن كنتم كاذبين زاكيت شيء قالوا جزاؤه ما وجد في رحله فهو جزاؤه هركسيك أو باراش بيوا لباركي دا دوزرايا وخوي دبيتا سزاي واتو دبيتا كويلا ياخد قل دريتوا دجيري لبران بريدا كأما ببي أمراي برايكان يوسفو أقرنا لديني باشاي مصر دا كيوسف ببي ديني باشاي مصر حكمي كردوا أما زايد دزي أو أنا بوش تيجي دي كابوا بس تمويا وشي دين يعني برنامجيان زيادة بمواتايا بكاردي زاو برنامجيان أجر خوا داينا بديني حقا أجر مروفيش داينا بديني شنا حقا وأجر خواش داينا بيت يا وكخوي ما وتوكتنيا إسلاما ياخد قردراوة كبرنامج كان دي كان يهودية ونصرانية مجوسية صابئية أوانا كخواي برجال القرآن ده ناوي هناوي باش ما مستوى ناونیشانی بابەتەکەمان و بەرنامەکەمان زانیاری دەربارەی ئاینە بەشێکیان ئەوەی دیکە شارەزایی بەژینە. بەڵێ جا بالەوە دەست پێ بکەم لەبارەی شارەزابوون لە ئاین شەریعەت کە مەبەستم قورئانەوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ دەفەرموون چۆن شارەزابین یان زانیاری وەرگین دەربارەی ئاین. ئاین بمعنى متداول زاندراوكي واتو إسلام دو سرچاوي رونو بيرچندو چوني هن يكم قرآن كومتني إسلاما أصلي إسلاما أويدي كرر بازي بيغمبر صلى الله عليه وسلم كاويج بريتيلا جيبا جيكردني قرآن وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم وكو زوزار قوتوما
ولا هەندێک لە کتێبوونی ئەمریکانی خۆم دەباسم کردووە کە ئەمە دەبێت بۆ خەڵک ڕاست بکرێتەوە. هەندێک کە زووە لەزانێت کە قورئان بۆ پێغەمبەر دابەزێنراوە صلی الله عليه و آله وسلم ئەوە نەخوا دەفەرمێ بۆیان ڕوونکەوە وا لەزانە سنەت ڕوونکردنەوەی قورئانە. نا قورئان پێویستی بە ڕوونکردنەوە نییە. قورئان بۆ خۆی ڕوونە. لە سوورەتی حیجردا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم ئەلیف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين. لە سوورەتی نەملدا دەفەرمێ طاسین تلك آيات القرآن وكتاب مبين. ئەوەی بۆ پێغەمبەری خاتەم دابەزێنراوە صلی الله عليه و آله وسلم چه بە شێوەی نووسراوی کتاب چه بە شێوەی خوێندراوەی قورئان بە هەردوو شێوەکەی ڕوونە. مبین دەگونجێت لە ئەبانەی لازیمەوە هاتبێ وەکو ئەبانە القەمەڕ و مانگەکە دەرکەوت. دەگونجێت لە ئەبانەی متعەدیەوە هاتبێ ئەبانە المدەڕس الدەرسە وانە بێژەکە دەرسەکەی ڕوون کردەوە متعەدی تێپەڕکەر بۆ بەرکار. واتە قورئان هەم ڕوونە هەم ڕوونکەرەوەیە، هەم قورئان هەم کتاب. کەواتە مادام بۆ خۆی ڕوون و ڕوونکەرەوە بێ ئەدی ڕوونکردنەوەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چیدایە؟ لەوەدایە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆنێتی کارپێکردنی قورئانی بۆ ڕوون کردوینەوە. خوا دەفەرمێ ئەقیموا الصەلاة چۆن نوێژ بکەین؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژی کردووە فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی نوێژ بکەن وەکو چۆن منتان بین نوێژە بکەن. لە سەحیح بوخاریدا هاتووە. حەجی کردووە دوای فەرموویەتی لتەأخذوا عنی مناسککم یەک حەجی کردووە کە لای لێنراوە حەجی ماڵ ئاوایی حەجی خواحافیزی لە دوای خۆی ئەو ناوەی لێنراوە. فەرموویەتی خواپەرستەکانی حەجم لێ وەربگرن لە سەحیح موسڵیمدا هاتووە. هەروەها ڕۆژوو گرتووە هەڵسو کەوتی دیکەی ڕۆژانەی کردووە نانی خواردووە بەڕێدا ڕۆیشتووە بەرجی پۆشیوە لە بەروو مەجلیس دانیشتووە جەنگی کردووە ئاشتی کردووە. بۆ هەموو ئەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی خوا فەرموویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە. بۆیە دایکمان عایشە الصدیقة بنت الصدیق خوا لە خۆی و بابی ڕازی بێ کاتێک لەبارەی ڕەوشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاکاری پێغەمبەر بەڵام ڕەوشت بە مەعنا فراوانەکەی پرسیاری لێکراوە گوتراوە ئەنبیئینی عن خولیقی ڕەسوولی الله یاخود هەر ڕەوشتی پێغەمبەری خوا چۆن بۆ عەلەیهی سەڵات وسەلام. ئەویش گوتوویەتی بە پرسیارکەرەکەی فەرموو گوتووە ئەوە لا تەقرەئی القورئان ڕۆڵە قورئان ناخوێنی؟ گوتی با. قال فإن خلق نبي الله كان القرآن. ئەمە هەم لە صحیح موسڵیمدا هاتووە لە موسنەددا هاتووە لەوانەدا ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان. ڕەوشت یعنی چی؟ یعنی کۆی هەڵسوو کەوتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. وەکو من لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامیدا باسم کردووە. خولق کۆی هەڵسوو کەوتەکانی ئینسان لە خزمەت خوادا لە ذاتی خۆیدا لەگەڵ خەڵکدا هەمووی دەگرێتەوە. وشەی خولق یعنی کۆی ڕەوشت و ئاکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خزمەت خوادا لەگەڵ خۆیدا لەگەڵ خەڵکدا لە هەرسێ بازنەکاندا خۆی و خوا و خەڵک چی بوو؟ بە پێی قورئان بوو. واتە قورئان چی فەرمووە پێغەمبەر صلی الله علیه وسلم وای کردووە. مەبەستمەوەیە لە زانیاری دەربارەی ئاین ئیسلام لە قورئاندا بەرجەستەیە و لە دوای قورئان لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. چونکە ئێمە بەهۆی ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەزانین لایەنەکردەیەکەی ئیسلام قورئان چۆن جێبەجێ دەکرێت. چ نوێژ و چ نوێژکردنەکەی چ حەجکردنەکەی چ ڕۆژوگرتنەکە چ دیکر و دوعایەکە چ ڕۆشت و ئاکارەکانی دیکە چ ژیانی ڕۆژانە چۆن بخۆین چۆن بخۆینەوە چۆن هەڵچین چۆن دانیشین چۆن جەنگ بکەین چۆن ئاشتی بکەین چۆن ڕێککەوین. هەموو ئەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دووتوێی ڕێبازی خۆیدا پێشانی داوین. بۆیە دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ خاتو عایشە گوتوێتی کانە خولق نەبی الله القورئان ڕەوشت و ئاکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئان بوو. واتە قورئانی لە ژیانی خۆیدا بەرجەستە کردووە. خوای پەروەردگار شایەدی بۆ دەدا وإنك لعلى خلق عظيم. ئەو خوای کە پێغەمبەری خاتەمی خوڵقاندووە کتێبی بۆ دابەزاندووە بە کۆتا پێغەمبەری خۆی ڕەوانی کردووە دەفەرمێ ئەتۆ لەسەر ڕەوشتێکی مەزنی
خوا دەزانێت پێغەمبەری ساسم چۆن دروست کردووە چه فیتڕەت و یعنی خوا ڕزکێکی پاکی پێداوە چه معدەنێکی پاک چه عەقڵێکی گەورە چه ڕەوشتێکی جوان پێغەمبەر ساسم هەرچی بغز و غەرەز و صیفەتی خراپ بۆ تێیدا نەبووە هەرچی ترسۆنۆکی و ڕژدی و سروکی و خراپە بۆ تێیدا نەبووە یعنی لە لووتکەی هەموو ڕەوشتە بەرزەکان بووە کەواتە ئەگەر بمانەوێت ئیسلام ببینین بە حاڵەتی تیۆری تەماشا قورئان دەکەین ئیسلام ببینین بە حاڵەتی کردەی و جێبەجێکراوی تەماشای پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام ڕێبازەکەی دەکەین ئاوا لە ئیسلام تێدەگەین و ئاوا زانیاریمان بە ئاین پەیدا دەکەین بەڵێ لە بابەتی شارەزایی بەژین لەوەدا شەریعەت چ دەفەرمێ چۆن شارەزایی بەژین پەیدا ئینسان بە هەر لە دین تێبگا لە زانی قورئان دەڵێ چی و سون ڕێبازی پێغەمبەر سەسەم چی دەڵێ بەڵام ئەگەر شارەزای واقیعەکەی خۆی نەبێ شارەزای کۆمەلگاکەی خۆی نەبێ شارەزای ژینگە و دەوروبەرەکەی خۆی نەبێت سەرکەوتوو نابێ لەوەدا کە ئەو ئاینە حەقە دابەزێنێتە سەر ئەو واقعی کە تێیدایە دەبێ واقعەکەی خۆ بزانێت چی پێویستە بۆ وێنە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم کاتێک لە مەککە بووە بە جۆرێک هاوڵانی دواردووە و بە جۆرێک مامەڵەی کردو لەگەڵ دەوروبەریدا کاتێک چوە بۆ مەدینە هەر ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام هەر لە چوارچێوەی ئیمان و ئیسلامدا بەڵام بە جۆرێکی دیکە مامەڵەی کردووە بۆ وێنە لە مەککە پێی دەفەرموون کوفو ئەیدیەکم و ئەقیموا الصەلاة دەستی خۆتان جێڕون بەپارێزن و کاردانەوتان نەبێ بۆ کافرەکان مێش بەرپا بکەن بەڵام لە قۆناغی مەدینە پێی فەرموون خوای تاالە پێی فەرموو پێغەمبەری صلی الله علیه و سلم دیارە ئەوەی کە خوا دای بەزاند و کاری پێ کردووە ئوذین للذین یقاتلون بأنهم ظلموا هەروەها وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم کەواتە شێوازەکە گۆڕاوە لە شوێ مامەڵەی لەگەڵ دەوروبەر و ئەوەدا هەروەها بەنسبەت یاسا شەرعی سزا شەرعیەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی شەرابیان دەخواردەوە هەڵبەتە هەیان بۆ شەرابی نەخواردوێتەوە بە تەئکید عەقڵێکی سەلیم و فیتڕەتێکی ساغ و پاکوانە بەڵام قومار هەبووە و شەراب هەبووە شتی دیکە هەبوو ئەوانە هەڵبەتە زینا و قەتڵوانە هەر لە سەرەتاوە قەدەغە کراون بەڵام هەندێک لە شتەکانی دیکە بەتایبەتی قومار و شەراب کە لە سوورەتی مائیدەدا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لوێ سوورەتی مائیدە کۆتا سوورەتە لە قورئاندا بەزیبێ لەوێدا قەدەغە کراون کەواتە دەگونجێ پێشتر کردبیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە کەسی نەفەرمووە وا مەکە ئاەتەکان ئاماژە دەدەن ويسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس لا تقربوا الصلاة وأنتم سكارى ئاماژەن ئەوانە هەمووی بەڵکو لە پێشەوەدا تتخذون منه سكرا ورزقا حسنا وەکو من لە تەفسیری سوورەتی البەقەرە و لە تەفسیری سوورەتی مائیدەدا بە تەفسیل ئەوەم هێناوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە کەسێک شەرابی خوارد قوماری کرد یا ئەوەی کرد ئەوە سزاکەیەتی بەڵام لە مەدینە کەواتە شێوەی هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککەوە بۆ مەدینە لە مەسەلەی جێبەجێکردنی سزا شەرعیەکان جێڕانەوەی خەڵک لە خراپە گۆڕاوە بۆیە کەواتە دەستگونجی شارەزایی بەژین لە قۆناغێک بۆ قۆناغی بۆ کەس مسلمان بگۆڕێ کەواتە شێوەی دینداریکردنی ئێمە بە پێی گۆڕانی ژینگەکە و بە پێی گۆڕانی هەلومەرجەکە دەگۆڕێ و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەککە نوێژیان کردووە و ڕەنگە نوێژی بە کۆمەڵیشیان کردبێت پێکەوەش بەڵام بانگ نەبووە دا لە کوردەواری خۆماندا دەڵێن فڵان کەس ئێساش لە کوولەکەدا بانگ دەدا تەوانەوە خوڕافەیە دەڵێن لە مەککە لە ترسی کافرەکان لە کوولەکەیدا بانگیان داوە بۆی دەنجیان نەڕوە دوایی لە مەدینە کوولەکەیان شکاندوو کوتیان بانگی محەممەدی باشکرا خۆشە ئەمە ئەفسانەیە لە ڕاستیدا لە مەککە بانگی هەر لێ نەبووە بۆ چکە کۆمەلگاکەی خۆیان نەبووە ئەوان تێدا باڵا دەست نەبوون نوێژەکانیان کە کردەوە پەنامەکی کردویانە بە زۆری جاری واشێ بە ئاشکرا کردویانە بەڵام زۆر نانویستە سەرنجی کافرەکان ڕاکێشن تەش قەڵیان پێ بکەن بەڵام لە مەدینە کۆمەلگای خۆیانە بانگی محەممەد لە بانگ لە قۆناغی مەدینەدا فەرز کراوە و بەشێک لە دروشمەکان ڕۆژوگرتی مانگی ڕەمەزان لەوێ فەرز کراوە سزا شەرعیەکان لەوێ ئەوە کەواتە تۆ بە پێی ژینگەکەت بە پێی هەلومەرجەکە بە پێی واقیعەکەت دەبێت تەماشاکەی چه واقیعەکە بۆ وێنە ئێستا ئێمە لە ڕۆژگاری خۆماندا
کەسێک دەبینی خەلەل هەیە لە ئیمان و عەقیدەیدا ئەتۆ نابێنی تێی هەڵپێچی وەرە و نوێژە سونەتەی بۆ ناکەی یا و شتە سونەتت بۆ تەرک کردووە یا بوو بەرسمێڵت هەیە وەکو من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە کە کەسێک ئیمان و عەقیدەی تەواو نیە حاڵی نەبووە بووناسیەکەی تەواو نازانێت چییە نازانی بۆ هاتووت بۆ ئێرە ئەتۆ نابێنی بە هەندێک وردەشتانەوە سەرقاڵیکەی ئەوە وێنم بۆ هێناوەوە وەکتمەوە کۆی وا کەسێک کەوت بێتە ئاوێکەوە خەری بێ بخنچێ یەکێکیش لە زیاتیەوەی دەربازی کا بێنێ مەقەستێکی گسکە و ئاوێنێکی بۆ بەرە بڵە کاکە بەرسمێڕت کورتکەوە گوڕوا بۆ خەریکی خنکانە دوێزارت دەربازیکە ئێمە دەبێ بزانین دەخوا تۆ لە چ قۆناغێکدای لە چه هەلو مەرجێکدای ئەمە لە چی وەری دەگرین هەم لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و عەقڵی سەلیم پێمان دەڵێ وەجگە لەوەش کۆمەڵێک لە ئاياتیش دەگونجێ بە بەڵگە بهێندرێنەوە بۆ وێنە ئەو قسەی کە خوا بە پێغەمبەری خاتەمی دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لە سوورەتی یوسوفدا قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين بڵێ ئەمە ڕێبازی منە خۆم و ئەوانەی شوێن بکەوتون لەبەر ڕۆشناییدا بانگ دەکەین لەبەر ڕۆشناییدا بەژین شارەزایی بەژین و شارەزایی بەدین دەبزانین دینەکەت چ شتێکی لە پێش چ شتێکەوە داناوە و لە ژینەکەشت لە واقعەکەشتدا ئەو خەڵکەی تۆ لە نێویاندای زیاتر پێویستیان بەچی هەیە نەک بۆ خۆت بە دوو سێشتانەوە سەرقاڵ بووبی بەلای تۆ گرنگن هەمیشە ئەوانە بکەی بێوردی زمانت پەنجە دەبێ وا بجوڵێنی دەلینگت وا هەڵپێچی دەستت دەبێ لێرە بگریت ئەوە دەبێ وا بکەی ئەها ئەوە کاکەوە شیرکە ئەها ئەوە وایە کاکە تۆ سێ چوار مەسەلە داڵغەت پێوە لێداون مەرج خەڵک پێویستی بۆەوە بێ تۆ بزانین دەخوا کۆمەلگاکەی تۆ خەڵکەکەی تو واقعەکەی تۆ پێویستی بەچی هەیە بەڵێ جا مامۆستاژیان لەوێشدا ئەو بابەتت هێناوە کە ئەو زانستی کە پێدەگوترێ فقه الواقع بەڵێ چەندە شارەزابوون بە تایبەتی ئەوانەی کە سەرکاریان لەگەڵ بابەتی بانخوازی و بانگەوازکاری هەیە چەندە شارەزابوون لە فقه الواقع لەم بابەتە دوورمان دەخاتەوە کە زانیاری پەیداکردن لە دین بە پێی ژینە بە پێی شارەزابوون لە ژینە یعنی ئەولەویات بدرێتە شتەکان بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم معادی کوڕی جەبەل دەنێرێ بۆ یەمەن دەفەرمێ إنك تقدم على قوم أهل كتاب فليكن أول ما تدعوهم إليه شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله فإن هم أجابوك لهذا يعني استجابوا فأخبرهم أن الله افترض عليهم في يومهم وليلتهم 5 صلوات دواي أو زكاة دواي أو الرجوع أما يعني شيء يعني تبين الريزباندي دابني بو كاركاني إسلام كتو خلش أبو بانك دكي بيش بانيك بو إيمان تنيا خوا برستي وأنا خاور كتيبيش بون نصراني بون يمن يا جولك بون بەڵاتۆ بۆیە بانجێت دەبێت لە بناغەوە دەبێت ڕاست بکرێتەوە ئەمجا دوایی 5 فەرزەی نوێژ و دوای زەکات و دوای ڕۆژ ئەمە وەکو ڕیزبەندی دین بۆ خۆی ڕیزبەندیەکی تێدایە دایکمان عایشە خواری ڕازی بێ لە صحیح بوخاری داهاتووە دەڵێ کابرا کات بۆ لای گوتی دایە یا دایکی بڕواداران مصحەفەکەتم پێشاندا ئەویش گوتی بۆچیتە تۆڵام مصحەفێک تاوەکو منیش لەسەر ئەوەی تۆ مصحەفێک ئەوە بکەمەوە ئەویش تیجا لە هەر کام لە سوورەتەکان و دەست پێ بکەیت چه زەرەری هەیە بەڵام بزانە ئەو یەکەمین شتێک کە لە قورئاندا بەزین سوورەتە کورتەکان بوون یا ئەو بکە باسی بەهەشت و دۆزەخ و باسی قیامەت و ئەوانە بوون دوای ئەوەی کە خەڵک گەڕایە بۆ ئیمان و دین ئەمجا خوای پەروەردگار هەواڵی پێدان ئەوە حەڵاڵە ئەوە حرامە مەبەستمەوەیە ینی دین ڕیزبەندی داناوە پێشی ئیمان و عەقیدە ئەمجا دوای عیبادات و ئیلتزام دوای ڕەوشت و ئاکار دوای وردە بەنسبەت ژین و کۆمەلگاشەوە تۆ دەبێت بزانین کۆمەلگاکەی تۆ چ نەخۆشیێکیان هەیە زیاتر پێویستیان بەچی هەیە یا ئەو خەڵکەی کە تۆ دەیان دوێنیت بۆ وێنە ئەم جارێ لەگەڵ هەندێک لە خەڵکی هونەرمەندا دانیشتووە قسەیە کە بۆ هونەرمەندانی دەکەی جای لە قسەیە کە بۆ ئەوانە دەکەی کە جوتیارن قسەیە کە بۆ جوتیاری دەکەیت جیا لە قسەیە کە بۆ کەم ئەندامانی دەکەی ئەم جارێ لەگەڵ کەم ئەندامەکاندا دانیشم ئەوان دەی بە پێی خۆیان قسەیان لەگەڵ دەبێت دڵیان خۆشکەیت دەبێت پێیان بڵێ کاکە تۆ کورتە باڵای
ئەتۆ کوێری زگماچی، ئەتۆ مەسەلەن تالاسیماداری، ئەتۆ کەڕی زگماچی لاڵی، بەڵام بۆ زانیاریت قەد و باڵا و قیافەت جوانی و ناشیرینیت بە ئەندازی ئیمانەکەتە. ومن فعلا دەزانم ئەوە هەیە شەلل دەماغ بوو خەویان پێوە بینیوە قەد و قیافێکی زۆر جوان و قسەی کردو کتیانە خۆ تۆ نەبووی دوتی لێرە ئاواین. من خوارزایەکی خۆم 33 ساڵ شەلل دەماغ بوو کە وەفاتی کرد ساڵی بڵێن ڕابرد خوشکم بەرێم زۆر پەرۆشی بوو زۆر 33 ساڵ بوو جەنازە بوو نەقسەیەکی هەبوو هیچ نەحەڕەکە و زمزۆڵێکی هەبوو دوایمی زۆر دڵمدایە وگوتم خوشی خۆ من نزیکە خەونی پێوە ببینی بە قەد و قیافێکی جوان خۆ تاسە نەتبینیەوە بڕواکتی هاوڵ هەرز لەسەر جێ بووە 33 ساڵ تم عجایبنی قسەش لەگەڵ بکا و بە ڕەنگی ڕوێشی جوان و قەد وتی خواوتم وەڵڵا وتی وەڵا گەر وابێ کاکە فەرامۆشی بدێن وەڵای دیدار بوو فعلا بۆ خۆشی خەوی پێوە بینی بوو. خوشکێکی دیکەشم قەدە خێر وتی کاکە لە خەومدا بینیم فاتمە قەد و قیافێکی جوان دەڕۆیش قسەی لەگەڵ دەکردی زۆر جوان بوو. تم فاتمەوە چاک بووی وتی بەڵێ ئاواین لێرە حەوت کەسیشیان داناوە خزمەتم دەکەن چاکتر لە محەممەدی برام ویدی دڵیان زۆر پەرامۆشی هەن مەبەستمەوەیە قسەیەکە بۆ کەم ئەندامانی دەکەی قسەیە بۆ هەژار و نەدارێکی دەکەی جای قسەی بۆ دەوڵەمەندێکی بڵێ بابە ببەخشە کاکە ئاگات لە ڕستی حەرام بێ هەژارەکە پێ بڵێ کاکە ئەگەر لەبەر تەمبەڵی هەژار نەبووی شوێزاری وە لەبەر تەمبەڵی کابرا هەژار دەبێت ئەگەر لەبەر تەمبەڵی بڵێ کاکە بە خۆ دەست جوڵێنە بە قوربان دەستی ماندوو لەسەر ژی تێرە خۆت ماندووکە. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئێوە پشت بەخوا ببەستن يرزقكم كما يرزق الطيرة تغدو خماصا وتروح بطانا رزقي باڵندە دەدا ڕستی ئێوەش دەدا بە برسێتی دەڕوا بە تێرێتی دێتەوە بە برسێتی دەڕوا بە تێرێتی دێتەوە کەواتە باڵندەکە ڕۆیشتن هاتنی هەیە کەواتە توش نابێ وڵا جەمەنی پێغەمبەر سەڵ فەرمێتی و کوچم باڵندە خۆ باڵندە لە هێلانەکەی هەڵاندیشێ دەڕوا و دێتەوە تۆ دەبێ بجوڵەی مەبەستمەوەیە قسە شێوەی قسە مەسەن تۆ بۆ حکمڕانێک قسە دەکەی دەبێ بەو شێوەی قسەی بۆ بکەی کە بابە تۆ چۆن حکم دەکەی چۆن چه هەوایە کرد لەکە لەدا هەیە خۆت پێوەکو خەڵکە خاچی یا خۆت پێ لە خەڵک زیادە بۆ چی بە پارەی حرام بۆ بخڕا دەبیت بە دەسەڵات بۆ بخڕا خەڵک دەسەڵاتی پێداویت تۆ مەمنونی خەڵک بی هەروەها یعنی قسە بە پێی مەقام و شوێن و حاڵ دەگۆڕێ و بە تەکید پێویستمان بە هەردوو زانیاریەکە هەیە زانیاری بە دین ئاشنایی بەژین. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی جوانی هەیە دەڵێ موفتی ناتوانێت فتوا بدا هەتا دوو جۆرە زانیاری نەبن زانیارێک بە حکمە شەرعیەکە زانیارێک بۆ واقع حکمە شەرعیەکەی دیارە چەسپێنێ ئەمە هەم لە کتێبی ئیعلام الموقعین عن رب العالمین هەم لە کتێبی الطرق الحکمیە في السیاسة الشرعیة لە هەردووکیاندا هێناوێتی و زانانی دیکە زۆر قسەیان هێناوە کە فعلا تۆ دەبێ بە دین زانابی و بە ژیانیش و بە واقعیش ئاشنابی. بەڵێ جەنابی مامۆستای لە کتێبی خواناسی ئاین ئیمان درەوشاوی ئیسلام و پوچەلی ڕێزکان لەوێدا لە باسی نیشانە و دروشمە سەرەکیەکانی ئاین ئاوات نووسیوە کە بەرنامەی ژیان بەس لەلایەن خوادا دەندێ کە ئەویش بەس ئیسلامە بەڵام گرنگ ئەوەیە لە ناسینی ئیسلامدا بە هەڵەدا نەچی و بزانی چ زۆرە ئیسلامێک جا ڕۆشنایی بخەسەرەوەی کە چ زۆرە ئیسلامێک بناسیین بۆ ئەوەی زانیاری دەربارەی ئاین هەم پەیدا بکەین هەم بەپێی ئەمە شارەزابین بەژین. وەڵا مامۆستا محەممەد ئیسلام ئەو تاکە بەرنامەیە کە خوا بۆ هەم پێغەمبەرای ناردوو بە پێچەوانەی حاڵی بوون زۆر کەسەوە ئین الدین عند الله الئیسلام ئاین بەرنامە لە لای خوا تەنیا ئیسلامە واتە ئەوەی کە بۆ ئادەم هاتووە هەتا پێغەمبەری خاتم. ئیسلام یعنی ملکەچی ئیسلام لەسەر چێشی ئیفعالە ئەسلەمە یوسلم و ئیسلامن فهو مسلم ملکەز بوو ملکەز دەبێ ملکەز بوون ئەو ملکەچە خوا سبحانه وتعالى ئەو بەرنامانەی کە بۆ پێغەمبەرانی ناردوون یەک ناوی گشتیان هەیە بریتێ لە چی؟ ئیسلام. وەکو لە سوورەتی شوڕادا دەفەرمێ شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. برنامج
واتە لە هێڵە گەشتیەکانیدا، بەڵام لە وردەکاریەکانیدا لكل جعلنا منكم شرعة ومنهاجا أو لو وردەکاریەکاندا بەس دەی هێڵە گەشتیەکاندا و لە نێوەڕۆکیدا بریتێ لە ملکەچی بۆ خوا. ئەمە بۆ زانیاری جەنابەت. بەڵام ئێستا وکون عرف ناوی ئیسلام تەنیا بۆ کۆتا بەرنامەی پێغەمبەری خاتەم بەکاردەهێنرێ، ئەگەنا لە ڕاستیدا هەر کام لە نوح و ئیبراهیم و موسا و عیسا و پێغەمبەران دیکە مسلم بوون، هەمویان بۆ خوا ملکەس بوون، بۆ خوا وشەی مسلم بوو هەمیان بەکارهێناوە، وشەی مسلمی بوو هەموو پێغەمبەران بەکارهێناوە، واتە ملکەس بۆ خوا. ئەمما چ ئیسلامێک فعلا دەبێت دیقەت بکەین. من لەو کتێبەدا کە باست کرد ینی کۆمەڵێک نیشانەم هێناون لەو ئیسلامە ڕێک و ڕاستەی کە دەبێت ئاوا لە ئیسلام تێبگەین. جارە پێش هەموو شتێک ئیسلام بریتە لە هەبوونی تێڕوانین و بووناسێکی ڕاست و دروست بەرامبەر بەبوون، بەرامبەر بە خۆت، بەرامبەر بەخوا، بەرامبەر بە گردوون، بەرامبەر بە دنیا، بەرامبەر بە ڕۆژی دوایی. لەسەر بناغی ئەم تێڕوانین و بووناسی ئەمجا ئیمان و عەقیدەیەکی ڕێک و ڕاست بڕوا بەخوا سوبحانەوە وتەعالا، بە فریشتەکانی، بە پێغەمبەرانی، بە ڕۆژی دوایی، بە کتێبە دابەزێنراوەکانی، بۆ بە نەخشەدانانی خوای تەعالا و جێبەجێکردنی خەواتە قەدەر و قەضا. ئەمجا دوای ئەوە بریتێ لە بەندایەتیکردن بۆ خوا سوبحانەوە وتەعالا بە چەمک و واتای فراوانی بەندایەتی. ئەو پێنج دروشمەکانی خواپەرستی ئەمە بەشێکن لە بەندایەتی بۆ خوا. ئەگەنا لە ڕاستی بەندایەتی بۆ خوا ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، بەس تۆ دەپەرستین و تەنیا پشت بە تۆ دەبەستین، بەس تۆ دەپەرستین، ئەی هەموو ژیانمان دەبێت ملکەچی بۆ خوای تێدا دەرکەوێت، چ لە بواری مزگەوتدا، چ لە بواری بازاردا، چ لە فەرمانگە، چ لە سەردوانگە، چ لە چێڵگە، چ لە کوێ، چ لە ژیانی تاکی خێزانی کۆمەڵایەتی سیاسی، هەمووی دەبێت ملکەچی بۆ خوا، بەندایەتی بۆ خوای تێدا بێت. ئەوە معنە ئیاکە نەعبودویە. ئەنجا دوای ئەوە ڕازانەوە بە ڕەوشتە بەرز و جوانەکان لە ژیانی دیسان تاکی خێزانی کۆمەڵایەتی سیاسیدا. دوای ئەوە پابەندی بە یاساکانی شەریعەت، خۆ پاراستن لە قەدەغەکراوەکان، لەگەڵ مەزڵوماندا بوون، دژی زاڵ مستەمکار بوون و فیداکاریکردن لە پێناوی خوادا. لە هەر شوێنە دینی خوا پێویستی بە سەر و ماڵی ئێمە بوو، بە سامان و گیانی ئێمە بوو بۆی بەخەتکەین. ئەمانە چەند دروشم و نیشانەیەکی ئیسلامەتی ڕاستەقینە و ڕاست و دروستن. هەڵبەتە دەگونجێ زۆرشی دیکە باز بکرێ، لە شوێنی خۆی زۆر خاڵم خستوونە ڕوو. واتە تەنیا بە ناوی موسڵمانەتی فریو نەخۆین، چۆ خوای پروردگار دەفەرمێ لەیسە بیئەمانیکم وەلا ئەمانی ئەهلی الکیتاب، بە خۆزگە خواستنی ئێوە ئەی موسڵمانان وهی خاوەن کتێبەکان نییە. من یعمل سوءا یجزە به. کابراجاریوە بەس بەناوی موسڵمان هەڵخەڵەتاوە، کاکە من موسڵمانی، هەمومان موسڵمانین. ێ باشە، بەڵام موسڵمانەتەکەت لە چدایە؟ وەکو ئیشێ بەیەکێکی وتی وەڵای دیتومە نوێژێنەکە، دیتومە ڕۆژی بخوا، بەس نەمدیتو نوێژێ بکە. ئەو مسڵمانەتەیە، ئەو مسڵمانەتیە کە تۆ نوێژ و ڕۆژوت نەبێ، هاتنە مزگەوتت نەبێ، ڕووکردنە خوات نەبێ. وەکو ڕۆژێ بە بەرپرسێکی ئەم وڵاتەم گوت مامەسا هەمومان مسڵمانین، تم تاسە سەجدەت بۆ خوا بەردۆختی ناوەڵا، تاسە ڕکوعت بۆ خوا بەردۆ نەخێر، تاسە ڕوود کردوتە قیبلەی خوا نەخێر. یەکا کە تو نە ئەهلی سەجدەی، نە ئەهلی ڕکوعی، نە ئەهلی قیبلەی، مسڵمانەتەکەت لەکوێدایە؟ ئەوەیە شەل نییە، بەڵام پایشکاوە. کوێی مسڵمانەتەکەت لەکوێدایە؟ دەچێنێ مسڵمانان نوێژێ بکەی لە مزگەوتێ؟ خۆت پێلەوە زلترە بچێ مزگەوتێ، خۆت پێلەوە زلترە، بزانە خۆت چۆن زەلیل و زەبونت دەکا. حدیثی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کە دەفەرمێ فلا نقیم لهم يوم القيامة وزنا، لە صحیح بوخاری مسلم داهاتوە، دەفەرمی پیاوی بە کەلە زل دەهێنن لە تەرازوی خوای داوێن، بەقەت باڵە مێشولێک سەنگی نییە، و ئەو خۆ بە زرگرانە لە ڕۆژی قیامەتدا خوا لەسەر شوێی مێرووی ورد حەشریان دەکا، دەکەونە بەردە سوپیان، دەڵێ خوایە ئەمە خۆ لە دنیای ئەمەش قەد و قیافەمان هەبوو، دەفەرمێ لەوێ خۆتان بەزل گرتووە، الجەزاء من جنس العمل، لێرە دەبێ زەبون و زەلیل بەناو بکەنەوە بەردە سوپیان. بەبەستەمەوەیە مسڵمانەتی دەبێت لێت دەرکەوێت کاکە، دەبێت لە ڕەوشتتدا، لە ئاکارتدا، لە عیباداتتدا، لە هەڵس و کەوتتدا، لە دڵ و دەروونتدا پێش هەموو شتێک، لە عەقڵ و هۆشتدا، لە پەیوەندی لە خزمەت خوادا، لە پەیوەندی لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات و لە خزمەت قورئاندا. ئێستا هیوا هەیە لەم وڵاتەی ئێمەدا خۆی بە بەرپرسی مسڵمانان دەزانێت ئاەتێکی لەبەر نییە،
جارێ لەگەڵ کابراەک مناقەشەم بوو شی لەو عەلمانیانە وتی وەنیە لە قورئاندا دەڵێ لا ئیکراه فی الدین وتم وتم جا تۆ تەماشا بکە وتم لە هەموو قورئان ئاەتێک ئەویش لەتکە ئاەتێکی لەبەش بەغەڵەت دەخوێنیەوە لا ئیکراهون نیە بابە لا ئیکراها لا بۆ نەفی جینسە ئیکراهەی پێ مەنسووبە دیەوە یعنی چی وتم وەک زمانی عەرەبی نەزانیت هەر تێی ناگەی ئەدیگە زمانی عەرەبی نازانیت چۆن ئاەت دەخوێنی کاک چاوەکەم ئەوە وان نییە مەبەستم ئەوەیە ئیسلام و مسلمانەتی بە تێگەیشتنەوەیە و بە کارپێکردنەوەیە و لە خۆدا ڕنگ پێدانەوەیە دەبێت لە خۆدا ڕەنگی پێ بدەیەوە بەندەبی بۆ خوا ملکەزبی بۆ خوا ڕازاوبی بە ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا هەر لەوێدا کە مەبەستم کتێبی خواناسی ئاین ئیمانە یعنی جوابی پرسیارێکت داوەتەوە چاک ڕوشنایت خستەوە سەر ئەوش ئەو بابەتەیە کە دەفەرمووی خوای مەزن و بەرز وەک یاسایەکی گشتی ڕێگا بە ئینسانی خواناس و بڕوادار نادات کە بەبێ زانیاری و شارەزایی بڕوا بە هیچ شتێک بێنێ و دوای بکەوێ بەڵە ڕاستە جا لێرەدا ڕۆشنایی چۆن دەخەوە لەسەر ئەم بابەت تەماشا بکە خوای پەروەردگار دەفەرمی ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا شتێک کە زانیاریت لەبارەیەوە نییە شوێنی مەکەوە چونکە بیستن و دیتن و عەقڵەکان هەمویان لیان دەپرسرێتەوە لەبارەیانەوە دەپرسرێتەوە دەبێت ئینسان بەبێ زانیاری شوێن هیچ شتێک نەکەوێت بۆیە لە ئیسلامدا لاساکردنەوەی کوێرانە کە بە عەرەبی دەڵێن التەقلید الأعمى خۆی لاساکردنەوە کوێرانەیە بەڵام ئەو شەی ئەعماشیان بۆ زیادکردەوە بۆ تۆخکردنەوەی ماناکە ئەگەنە لاسایکردنەوە و تەقلید لە زمانی عەرەبی دەڵێن لە چێوە هاتووە لە قیلادەوە هاتووە قیلادە یعنی ئەوسار ڕێشمە گردنبەند وڵاخی کە گردنبەندێکی لە مل دەکەی مەڕە بزنە یاخود وڵاخی دیکەیە ئەوسار و ڕێشمێکی لە مل دەکەی و ڕای دەیشێشی ئەمە پێی دەگوترێ قیلادە تەقلید واتە گردنبەند لە ملکردن ئەتۆ بە دوای کەسێک دەکەوی کاکە بۆ وا دەکەی ئاخر لەبەرەوە فلان کەسە وای کردووە باشە ئەتۆش وەکو ئەوە دەکەی بەڵێت ئەوە لاساکردنەوەی کوێرانەیە لە ئیسلامدا لاساکردنەوەی کوێرانە قەدەغەیە لە چەند شوێنی قورئاندا خوای پەروەردگار سەرزەنشتی کافرەکان دەکات لەبەرەوەی کە گوتویانە ئینا وەجەدنا ئاباءنا عەلی ئومەتی وئینا عەلی ئاثارهم مقتەدون مهتدون هەردووکی هاتووە ئێمە باو باپیرانمان لەسەر ڕێک بینیوە و ئێمەش شوێن پێی ئەوان هەڵدەگرین بە دوای ڕێوان دەکەوین خوا دەفەرمی ئەوە لەو کانە ئاباؤهم لا یعقلون شیئا ولا یهتدون ئەدەگەر باو باپیریان نەیان فامی بێ و بەڕێیان نەزانی بێ هەردێ بە دوان کەوی ئەمە لاساکردنەوەی کوێرانەیە کە بەداخەوە ئەو دەردەی کە کافرەکان تووشی بوون ئەو ڕەخنەی کە لە بتپەرستەکان و کافرەکان گیراوەسە زۆر لە موسڵمانان گرفتارن بەو دەردەوە و هەوڕە هەمان ڕەخنیان لێ دەگیرێ کەسێک عمرێک بە دوای کەسێکەوەیە بە دوای ڕێک کەوتووە بە دوای مەشرەبێک کەوتووە بەڵام مەلایەنە ئەو لە وڵاتانی کەندا وایان گوتووە دەبێ وا بکەین ئەوی دیکە دەڵێن ناو شێخەی من وای گوتووە دەبێ وا بکەین ئەوی دیکە دەڵێن مامەسایەکەم وای گوتووە دەبێ وا بکەین ئەمە نەفەرم بینیوە کاکە بۆ ڕشن هێشتۆ تو آخر بۆ وڵات ئەوە بەرپرسەکەم ڕیشی نەبووە کاکە تو بۆ ئەوە ناکە یاخە وڵای ئەو وای نەگوتووە بۆ تو بە دوای پێغەمبەر دەکەوی عەلەیهی سەڵات وسەلام یا بە دوای ئەو بەرپرسە دەکەوی کە قوتاب خۆی ئەگەر چاک بوو بێ خۆی بە قوتابی پێغەمبەر زانیوە عەلەیهی سەڵات وسەلام با بەتەنیا قسەی پێغەمبەری خوا بۆ ئێمە پابەندکەرە ئەوی دیکە ڕەنگە کە ڕیشی نێشتۆتەوە ڕەنگە کە فڵان شتەی نەگوتووە ڕەنگە فڵان شتەی نەکردووە بارودۆخەکەی وا بوو بێ ڕەنگە عوذرێکی هەبوو وەکو لە کتێبی زانانی ئیسلام چێن و چۆندا باسم کردووە ئەمە پێ دەگوترێت لاساییکردنەوەی کوێرانە بە دوای زانایان بکەوە بە دوای پێشێنی چاپ بکەوە بە دوای پێشەواکان بکەوە بەڵام بە بەرچاوڕوونی وەڵام من کاکە بە دوای ئەبوو حەنیفە دەکەم ڕەحمەتی خوای لێبێ لەو مەسەلەیەدا بۆ وەڵای پێما بەڵگەکەی بەقووەت بە دوای شافعی دەکەم لەوەدا پێما لەوەدا بەڵگەی ئەو بەقووەتە بە دوای مالیک دەکەوم بە دوای زەید دەکەوم بە دوای ئەبوو جەعفەری تەبەری دەکەوم بە دوای جەعفەری سادیق دەکەوم لەو مەسەلەیەدا بۆ وڵاتمە بەڵگەکەی بەقووەترە ئەوە دینداری ڕاستە ئەمما قسەی کەسێک لە ملی خۆت کە وەکو ڕێشمە ڕات کێشە بەبێ ئەوەی تێی بگەی ئەمە لاسایکردنەوەی کوێرانەیە لە ئیسلامدا ئێمە ئیتیباعمان هەیە بۆ زانایان ئیتیباع
نەک تەقلید بەڵێ من لە کتێبەدا باسم کردووە شوێنکەوتن نەک شوێنکەوتن نەک لاسایی کرد بەڵێ شوێنکەوتن بە بەرچاوڕوونی باشە تو بخۆ ناتوان ئیشی هات بکەی باش بە دوای پێشەوەیان بکەوە بەڵا هەوڵ دەلی تێبگەی بۆچی وای گوتووە بەڵگەی چێت بۆ چونکە زانان بۆکو بنچینەیەک داناوە ئەقوال العلماء يستدل لها ولا يستدل بها قسەی زانایان بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە بە بەڵگە ناهێنرێتەوە بەڵێ بۆت نییە بڵێ وەڵام من ئاوا دەکەم چکە شافعی وای گوتو ڕەحمەتی خوا لێ باش شافعی لەسەر سەر و چاو پێشەوایکی بەڕێز بوو بەڵام زەحمەنی بەڵگەکەی چییە نەخێر ئەبوو حەنیفە باشە ئەبوو حەنیفە بەڵگەکەی چییە بەڵێ بە ئەندازەی ئەوە کە قسەکەی بەڵگەدارە لێی وەردەگیرێت ئەگەنا بۆ خۆی بەڵگە نییە بێزگە لە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم هیچ کەس قسەی بەڵگە نییە بەڵام پێغەمبەر صلی شتێکی فەرموو قسەکەی بەڵگەیە ئەگەر نا غەیری ئەو هیچ کەس قسەکەی بەڵگە نییە بەڵکو دەبێت بەڵگە لەسەر قسەکەی بهێنرێت بەڵێ جەماعە مەستە بۆ ئیزافە لەسەر قسەکانت کە لە کتێبی بیرکردنەوەی ئیسلامی لێنەوە وحی واقعدا لە کتێبی یەکەمیان کە چەمک و چیەت و سەرگوزەشتە و سەرچاوە و گرنگی بیرکردنەوەی ئیسلامیە بەڵێ لەم بابەتە نووسیوتە کە خوای کارزان لە زۆر شوێنان سەرزەرنشتی کافرانی کردووە لەسەر شوێنکەوتنی کوێرانەی پێشینان و عەقلی خۆداخستنیان ئەنجا لەوێ باس کردووە اینجا ئەوەی کە خوا سەرزەرنشتی کافرانی پێ کردووە ئێستا موسڵمانان بەشێکی وان بەڵێ لە بە تایبەتی لەوەی نەشارەزابوون لە دین لە ژین و وەرگرتنی زانیاری بە شێوەیەکی نادروستی ئاین بەڵێ زانایان وەکو بنچینەیەک داناوە کە ئەم دینەی ئێمە عیلمە یاخو ئەم عیلمەی ئێمە علمی کە لە وحی وەردەگیرێت دینە وی دەبزان دەخوا لە چێ وەردەگری وە چۆنی لێ وەردەگری وە چۆن دەبێت چاچی لێ تێبگەی لە ئورجوزەیەک دەهاتۆ كل من بغير علم يعمل أعماله مردودة لا تقبل هەر کەسێ بەبێ زانیاری کار بکە کردەوەکانی ڕەتکراون لێ وەرناگیرێن بۆی نییە هیچ کەس بڵێ من لە خۆڕا بڵێ دوور کا سونەتی فلاشتە دەکەم لەکوێ تێنە یا ئەو شتەوە حەڵاڵە ئەو شتە حرامە بەڵگەی چێت هەر لە خۆڕا بە ئیدعا و بە لافلێدان نابێت بە ناوی دینەوە قسەکردن دەبێت بەڵگەت حازر بێت یا لە قورئان یا لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخود لە برچینە شەرعیەکان کە دەستنەوە سەر قورئان و سونەت و شارەزایی لە قورئان و سونەت ئەلبەتە بە پێی برچینەکانی زمانی عەرەبی ئەگەر نا هیچ کەس بۆی نیە لە خۆڕا لاف لێدا ئەو شتە حەڵاڵە ئەو شتە حەرامە ئەو شتە چاکە ئەو شتە خراپە هەروە بە هەوای نەفسی خۆی ئەوە لە ڕاستیدا شوێنکەوتنی هەوا و ئارەزوویە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لا يؤمن أحدكم حتى تكون هواه تبعا لما جئت به یەکێک لێوە بڕوادارە داناندرێت تاکو ئارەزوەکەی شوێن ئەوە نەکەوێت کە من هێناومە وفعلا بەداخەوە ئێستا موسڵمانان ئێستا بۆچی واین لەبەرەوە کە زۆر لەو شتانەی کە خوا مشریک و بتپەرستەکانی پێزەم کردوون کافرەکانی پێزەم کردوون جوولەکە و نەسڕانیەکانی پێزەم کردوون لە ئێمە دەهاتوونە دی وەکو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە مێژە هەواڵی داوە فەرمووی لتتبعن سنن من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه قالوا يا رسول اليهود والنصارى قال فمن واتبدواي اواني پێش خۆتان دەکەون بز بە بست و گەز بە گەز هەتا ئەگەر چوبنە کونی بزنمژەیەکی شەو شوێنیان دەکەون وتیان ئەی پێغەمبەری خوا مەبەستی پێ جوولەکە و نەسڕانیەکانە کوتێدی مەبەستم پێ چییە و تو تەماشا بکە ئێستا زۆر لە عادات و نەرێتی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا جوولەکە و نەسڕانی لەنێ موسڵماناندا هەن بۆیەش واقعەکەمان بەو شێوەیە ینی دەرد و نەخۆشیمان زۆر تێدا پەیدا بوون و من لەو کتێبی یەکەمی مەوسوعەی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتندا واقعی دژواری ئومەت هۆکار و چارەسەر باسم کردووە بە وردی کە واقعەکەمان ئاوا دژوارە هۆکارەکەشی ئەوەیە چارەسەرەکەش ئەوەیە بەڵێ بابەتێکمان لەسەر فقی واقع باس کرد لەوێدا نمونەیەک تێناوەتەوە حەز دەکەم بەڕاستی ڕۆشنایەکی بخەیە سەر کە باسی ئەبوو حامیدی غەزالی دەکەی بەوەی کە لە سەرەتادا لە ڕەخنەگرتن لە فەلسەفەی یۆنانی لەو کتابەی کە مەقاسیدی الفەلاسفە ڕەخنەی لە فەلسەفەی یۆنانی نەگرت بەڵکو تەنها هات ڕوونی کردەوە اینجا دوای ئەوە هات تەهافوت الفەلاسفەی دانا بەوەی مەبەستم لە فقی واقع و گەیاندنی زانیاری دەربارەی ئاین کە بە مەرحەلە هات دەستی پێکرد ڕۆشنایەکی لەسەر ئەم بابەتە بەبێ شارەزایی ئینسان لە واقع
یا لە هەر بیرۆکەیەک لە هەر فیکرێک لە هەر سیاستێک بەبێت پێ ئاشنابوون و شارەزابوونی قسە لێکردنی پێچەوانەی ئاەتی خۆیان کە دەفەرمووە ولا تەقف ما ليس لك به علم. جا ئەبوو حامید غەزالی کە لەبارەی فەلسەفەی یۆنانیەوە ویستی ڕەخنە بگرێ پێشی هەڵسا کتێبی مەقاصد الفەلاسیفەی دەنا ئامانجەکانی فەیلسوفەکان هەتا فەیلسوفەکان دانیان بۆ پێداهێنا وتیان هێندێک مەسەلە و بابەت هەن خۆمان وای لێ حاڵی نەبووین. ئەمجا دوای ئەوەی لیان سەلمان کە ئەبوو حامیدی غەزالی لە فەلسەفەی یۆنانی حاڵی بووە ئەمجا هەت هەڵسا کتێبی تاهەفوت الفەلاسیفەی نووسی پوچەڵی فەیلسوفەکان. هەروە هەموو زانیان هەروایان کردو بۆ وێنە ئیبن تەیمیەش الجواب الصحيح لمن بدل دين المسيح يعني المنهاج السنة النبوية في الرد على الشيعة القدرية. هەروە هەموو زانایانی دیکە وایان کردووە و برای خۆشت کاتی خۆی کە ئیسلام و ڕێژکانە نووسی و دوای سۆزی نەتەوایەتی و دوایی تەوژمی ئیسلامی و عەلمانی خاڵ و هاڵە هاوبەش و جیاوازەکانیان و دوایی خواناسی ئاین ئیمان درەوشاوەی ئیسلام و پوچەڵی ڕێژکان ینی هەوڵم داوە پێشێ لەو فیکرێ حاڵی بم ئەگەر مارکسیزم لێنینیزمە ئەگەر سیکۆلاریزمە ئەگەر ناسیۆنالیزمە ئەگەر هەرچی هەیە لێ تێبگەی. هەروە لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا کە لە 6 بابەتی سەرەکی پێکاتووە لە چاپی لە بابەتی ئیلحادی جەنابی مامۆستا لەوێش ئەو کتێبەی کە ئەو مەوسوعە ئیمان و ئیلحاد کە دوو بەرگە لە 1200 لاپەڕەدا هەروە لە مەسەلەی لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەرم کە تاسە 6 جاران چاپ بۆتەوە کە باسی بنەمایەکانی تەبایی دوای باسی مافی مرۆڤ دوای باسی سیکۆلاریزم دوای باسی عەولەمە و جیهانگیری باسی دیموکراسی و باسی تیرۆر هەموو ئەوانە هەڵساوم لە سەرچاوم مەسادیری خوانە دەبێت توێشتەکە بێنی ئەمجا دووار ڕەخنەی لێ بگریت و هەڵی سنجێنی ڕەخنەشی لێبیری بەواتانە هەمووی ڕەتکەیەوە چەندی حەقە بڵێ قبوڵمە لەگەڵ قورئان و سوننە دەگونجێت چەندیش ناحەقە ڕاستیدا دەبێ وابێ. ئەمە میتۆد و هەڵسوکەوتی ڕاست و دروستە لەگەڵ هەر بیرۆکەیەکدا کە ئێمە دەمانەوێت ڕەخنەی لێ بگرین مەدحێکی یاخود زەمی بڵێ. زانیاری دەربارەی ئاین و شارەزایی بەژین ناونیشانی ئەڵلقەی 42 بەنامەی ڕۆشنایی و لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیر زانا و بیرمەند زۆر سوپاس دەکەین. سپاس بۆ جەنابیشت مامۆستا محەممەد جەمیل و بۆ هاوکارانیشت و خواپاداشتی ئێوەش وە سوپاسی بینەران و بیسەرانی بەڕێزیش دەکەین هیوادارین کە ئەوانیش کارلێکی زیاتر لەگەڵ ئەم بەرنامەیەدا بکەن و بە تێبین و سەرنجەکانیان دەوڵەمەند بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.